تۆ ئیمانت بۆ نمونە بە قەزا و قەدەر هەیە بە جوانی ئیمانت بە قەزا و قەدەر ببێ قەناعەتت وابێ یەک قومێ ئاوت مابێ یەک تیکە نانت مابێ یەک قوم هەوات مابێ هەڵی مژی نامری تا هەڵی نەمژیت تا تیکە نانەکە نەخۆیت تا قومە ئاوەکە نەخۆی واللهی نامریت واللهی نامریت ئەمە ئەبێ قەناعەتت بێ گەر خوا نەخواست مخالفەی ئەمەت هەبێ ئیمانەکەت لەقە لە گەورەترین ڕوکنی ئیمانش کە مەوزوع قەزا و قەدەرە ئەجەلی دیاریکراوە ئینسان ڕزقی دیاریکراوە ئینسان لەسەرەتی ئەسبابەکان بگرێتە بەرەو بەس بەڵام بڕێ مەسائیلی تر هەیە ئەوە لەسەر تۆیە نوێژ بکەم یا نوێژ نەکەم ئەمە لەسەر خۆتە چاکەکار بم یا چاکەکار نەبم لەسەر خۆتە جا ئەمانە زۆر مهمە ئەمە ئیمان بە قەزا و قەدەر ئەبێ ئیمانت پێ بێ بەجوانی بە هەمان شێوە لە عیبادەتەکانتە نابێ خۆت بخەڵەتێنی لە مەوزوع نوێژ لە مەوزوع ڕۆژوو لە مەوزوع زەکات ئەوەی کە خوا فەرزی کردووە لە مەوزوع حەج نابێ خۆت بخەڵەتێنی ئەبێ بە جوانی نوێژ بە جوانی ئەدایەکەی ڕۆژوو بە جوانی ئەدایەکەی زەکات بە جوانی ئەدایەکەی حەجەکانت بە جوانی و هەروەها لە بواری ئەخلاق و ڕەوشتا تۆ کابرایەکی ڕاستگۆی چونکە مسلمانی ئەبێ درۆ نەکەی مسلمانە ئەبێ وعد خلاف نەبی مسلمانە ئەبێ غەدر نەکەی ناپاکی نەکەی مسلمانە ئەبێ صیفاتەکانی ئیسلامت تیابێ بە جوانی هەوڵ بدەی جێبەجێ بکەی ئەلەو کاتە تۆ ئیحسانت بەرامبەر بەخوای پەروەردگاری خۆت کردووە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء